بەهۆی کەمبارانی ئەمساڵ جوتیارانی شارەزور زووتر لە کاتی دیاریکراوی خۆی دروێنەی دەخڵودانەکانیان دەست پێ کردو و دەڵێن بێبڕشتی و وردی دەنکی گەنمەکان لێکەوتەی کەمبارانەکەی ئەمساڵ بوو. جەبار جوتیارێکی قەزای شارەزورە و قسە بۆ پەیام دەکات و دەڵێت ساڵانی ڕابردوو سروت و کامان بەبێ بەرامبەر دەبەخشی، بەڵام ئێستا بەهۆی کەمی بڕشتەوە ناچارین کاکە بفرۆشین و هەر عەرەبانەیەکیش زیاتر لە 100,000 دینار دەکات. برای گیان وەڵڵای ئەم ساڵ بەس کای زۆرە، دانی کەمە، بڕشتی کەمە لەبەر بێبارانی بەهاری نەبوو. سوپاس بۆ خوا ئەوەش کە دەرچووە کەرەمی خوایە، شوێنانی تر هەر بۆیان دەرنەچۆ هیچیان نییە، بەس دێخوا ئێمە ئەوەی پێداوین. سوپاس بۆ خوا بڕشتی کەمە قەی ناکا، بەڵام هەر بێئومێد نەبین لە ڕەحمی خوا. شۆفێری ئەم دەڕاستەیەش چیرۆکی تراژیدی تر لەسەر بەرهەمی ئەمساڵ دەگێڕێتەوە و دەڵێ شارەزور باشە، بەڵام پێشتر لە دەشتاییەکانی گەرمیان بووین و دۆخەکە زۆر خراپ بووە لەوێ. من لە منتیقەی پێبازۆ کەوتینێتە ئیشوە لەو منتیقەی پێبازۆوە بە ئێمە ئیشی کاکەین، چکە ئەم دەڕاستانە ئەوەی کە ئیشی درونەی گەنمەکە پوشمان هەیە و کایشمان هەیە. من سام دەڕاستی خۆمان ئێمە کای پێوەیە، لەبەرەوەی ئیشەکانەکەین بە ڕێکوپێکی و بە شتێکی جوان و سعری قەزەی کەپسی کایش من بە سعر کەپس ئاگاداکەم. کەپسی وایە بە زەلامی وایە بە 16 کوتەیە بە 70 کوتەیە هەیە، من خۆم لە منتیقەی پێوازە بە 100,000 کوتەوەمە، لەبەرەوەی دەوری هەیە. ئەچکە ئەم کە لێرە باڵای باشترە. وەڵایی منتیقەی گەرمیان هیچ ڕشتێکی نەبوو، هەتاکو منتیقەی تاک و تەنانەت تا دەربەنی خانیش، بەڵام حەوزەی شارەزور بە تایبەتی سپاس بۆ خوا ڕێژەنی باش بووە، بە خراپ نییە، سپاس بۆ ئەڵڵا. لە شارەزور 122,000 دۆنم زەوی هەیە بۆ داچاندنی دانەوێڵە و بە تایبەت گەنم، بەڵام ئەم ساڵ تەنیا 62,000 داچێنراوە و بەهۆی کەمبارانیەوە بڕشت و خێرێکی ئەوتۆی بەراورد بە ساڵی ڕابردوو بۆ جوتیاران نابێت. کەمبارانی ئەمساڵ جگە لە جوتیاران زیانی بۆ ئاژەڵانیش هەبووە و بەو هۆیەوە بڕی گژوگیای لە وەرگاکان کەمتر و خواست بۆ کاو ئالیک زۆرتر بووە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارەزور.